بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراقەکەم بە تایبەت لە دایکبوانی ساڵی 2006 و ساڵی 2007 کە لە هەڵبژاردننی خولی پێنجەم لە ساڵی 2021 نەیانتوانی بەشداری دەنگدان بکەن لەم هەڵبژاردنەدا مافی ئەویان هەیە کە بەشداری بکەن. سەرتا بزانین چەند کەسن و چەند کەسیان کارتی بایۆمەتری دەرکردو، چونکە هەڵبژاردن بە بێ کارتی بایۆمەتری هیچ کەسێک ناتوانێت دەنگ بدات. لە دایکبوانی ساڵی 2006 کە مافیان هەیە با بڵێن لەم هەڵبژاردنەدا بەشداری بکەن و دەنگ بدەن، کۆی گشتەکان 837,903 کەسە، بەڵام زانین چەندیان کارتی بایۆمەتریان دەرکردەوە. بێگومان نیوەی ئەم ژمارە کارتەکەیان دەرکردووە کاکاتە 448,532 کەس، ئەمە لە هەموو عراق. بینە سەر لە دایکبوانی ساڵی 2007 ئەمان زیاترن ڕێژەکان 1,058,116 کەسن کە مافی ئەوان هەیە بەشداری بکەن لەم پرۆسەیەدا، بەڵام بزانین چەندیان کارتی بایۆمەتریان دەرکردووە کە بە فعلی ئەتوانن بەشداری بکەن، تەنها 837,866 کەس. بێگومان ئەم ژمارەیە بەراورد بە 2006ەکان زیاترە کە کارتی بایۆمەتریان هەیە و دەتوانن بەشداری بکەن. باشە، هەردوو ژمارەکە پێکەوە، ینی هەردوو لە دایکبوانی 2006 و 2007 پێکەوە وەرەگرین. بێگومان تقریبن 1,900,000 1,896,000 کەس ڕێگەکە کە مافیان هەیە بەشداری بکەن، بەڵام لەم 1,900,000 با بڵین چەنی کارتی بایۆمەتری دەرهێنا و بە فعلی ئەتوانێت بەشداری بکە ئەم ژمارەیە کە 1,286,398 کەس لەو 1,900,000 کەسە کە مافی ئەویانەیە بەشداریکەن لە دایکبوانی 2006 و 2007 تەنها 1,286,398 کەس کارتی بایۆمەتری دەرکردووە و دەتوانێت بە فعلی لە 11 بەشداری بکات و دەنگ بدات. ئەم ژمارەیەش لە عراقا کەم نییە بۆ ئەوەی کە لیستێک قوارەیە قائیمەیەک کاندیدێک پاش و پێش بخات و سەرکەوتنیان دۆڕان بە لیستێک ببەخشن. ئەوەی لە بەژمارەی ئەم جارەدا باسمان کرد لە دایکبوانی زانیاری بوو لەسەر لە دایکبوانی 2006 و 2007 لە هەڵبژاردننی ئەم جارەی خولی شەشەمی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق.